haber pelabe ve koçeran derbede. سڵاتان لێبێت لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سۆران ئەمڕۆ شانۆگەریەک لە سنتەری قەزای ناوەندی سۆران بەڕێوەچێت بە وردەکاری زیاتر لەسەر بابەتە بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری سۆران مامۆستا پیر سڵاوت لێبێت و کاتت باس لە گرنگی ئەم شانۆگەریە بکە بە تایبەتی و بەوەی یەکەمین جارە لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی هەولێر لە ئیدارە سەربەخۆ سۆران و شانۆگەریە بەڕێوەچێت باس لە چیەکە. پێشەشی بەخێر بێن گرنگی ئەو چالاکیە لەوەیدایە پاش دابڕانێکی زۆر لە بواری شانۆ لە دەڤەری سۆران توانیمان کۆنتاکێک دروست بکەین مابەی هونەرمەندانی هەولێر و هونەرمەندانی سۆران بۆ ئەوی بتوانین زیاتر گرنگی بە بواری شانۆش بدەین لە دەڤەری سۆران. شانۆگەری تریفا ناوەڕۆکی ئەو شانۆگەریەش زیاتر تعبیر لە هونەر و کەلتوری کوردی ئەکاتن بە معنای کەلمە زیاتر دەقەکە کوردیە بەمەسمانەوە بوو ئەو پردی پەیوەندیە ئەو کۆنتاکە بۆ ئەوی زیاتر بتوانین هاوکار و هەمانجی یەکتر بین لە بواری هونەر بە تایبەتی شانۆ بۆ ئەوەی زیاتر گرنگی بە بواری شانۆ بدرێت و شانۆکاران بتوانن ممارەسەی پیشەی خۆیان بکەن وەکو شانۆکار بتوان لە سۆرانی بەشانی شارەکانی تر نمایشی خۆیان بکەن و زیاتر پەرە بە هونەرەکەیان بدەن و گرنگی بە شانۆی ئەو شارە بدەن. مامۆستا باپیر بەڕێوەبەری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران ئەمە وەکو چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیری پەروەردە هەڵبژێردران بۆ ئەوەی نمایشی شانۆی تریفا بین لە شاری سۆرانی خۆشەویست پێشکەش بکەین. ئەم شانۆگەریە لەبەر ئەو ناومان لێ ناوە تریفا بە مانای ئەو تیشکەی کە لە مانگ دەردەچێت بەو مانایە دێتن ئەو تیشکی سەرکەوتنە بە نسبەت ئەو شانۆگەریەوە ئەو شانۆگەریەکە باز لە ئەو ڕووداوانە دەکات کە بەسەر کووردا هاتووە یەک لە ڕووداوەکان باسی ونبوویەکی هەڵەبجە دەکاتن کە بە دوای شوناسی خۆیدا دەگەڕێ پێم وایە کورد و کوردستانیش تا ئێستا بە دوای شوناسی ڕاستەقینەی خۆیاندا دەگەڕێن ئەویش نەبوونی دەوڵەتێکی سەربەخۆیە. هەروەها ڕووداوێکی ترمان هەیە کە باز لە ڕووداوی ئەنفال دەکاتن باسی ئەو کارە ساتە دەکاتن کە دەمانەوێت لە بۆنەوەی نوێش تێدا دووبارە ئاگادار بن و بە ئاسانی بەسەریماندا نەچێتن و لە بیری نەکەین. دەمانەوێت باسی گرنگی ئازادی بکەین یعنی ئەو ئازادێکە ئەو ڕۆهەیە بە ئاسانی بەدەست نهاتوە خەڵکانێک بوێ بە ئاسانی لە دەستمان بدەن و ئێمە لە ڕێگەی ئەو شانۆگەریە جەخت دەکەینەوە لەسەر داکۆچی دەکەین لەسەر مافەکانی ئافرەت و زۆر 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 بەهێزەوە دەوەستین لە پشت ئەو ئافرەتانی کە بەهێزن و لەسەر قاچەکان خۆیان دەوەستن و خۆیان بنیادێن. شانۆگەری تریفایەکە لەو شانۆگرانەیە کە بە ئاوهەنگی بەڕێوەبەراتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران ئامانج لێ ناساندن و هاوکات تێکەڵچێژکردنی و ئەو شانۆکارانەیە کە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری سۆران ئەنجامە درێت بە دیاریکراوی ئەمڕۆ شانۆگەری تریفا لە سۆران بەڕێوەچێت.